کەمبوونەوەی سعاتەکانی پێدانی کارەبای نیشتیمانی و بەرزبوونەوەی نرخی کارەبای ئەو یەکە نیشتە جێبوونانەی کراون بە سیستەمی پریپێد ئەنجومەنی پارێزگای هەولێری کۆکردەوە. سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە لە ئەنجومەنی پارێزگای هەولێر دەڵێت لایەنی پەیوەندیدار لە وەزارەتی کارەبا بێ دیراسەتکردن نرخی کارەبایان زیاد کردووە. زیاتر تەرکیزمان لەسەر کێشەی گرانبوونی کارەبا بوو کە بوویتە پریپێد لە سیتیەکان تەسیری زۆر بوو لەسەر ئەو گەڕەکانی تر کە کارەبایان کەم بوویتەوە و گەڕەکە هەژارنشینانە. غەڵەتی ئەو سیستەمەش ئەوە بوو کە وەزارەتی کارەبا بە تەنیا بڕیاری ئەوەیدایە هەردوو لیژنەکە و ئەندامانی ئەنجومەنی بەڕێز ئەنجومەنی پارێزگای هەولێر داوا دەکات پێداچوونەوە بە بڕی پێدانی سەعاتەکانی کارەبای نیشتیمانی بە سنووری پارێزگای هەولێر بکرێت و نرخی کارەبای پریپێد کەم بکرێتەوە. پێشنیار دەکەین بۆ وەزارەتی کارەبا کە لە 15 ڕۆژی یەکەمی مانجینۆ تێست دیماندێک بکە واتە تێستی خواستەکان لەسەر ئاستی هەموو هەرێمی کوردستان ئەمە بکرێتە بنەمایەک بۆ دابەشکردنی بڕە کارەبای نیشتیمانی بەسەر شارەکان و بە شێوەی وەرزی. بۆ سیستەمی پریپێد سیستەمێکی باشە، بەڵام ئەوەی کە جێگەی نیگەرانیە نرخەکەیە، نرخی بازرگانی دانرایە بۆ هاوڵاتیان. کەمبوونەوەی سەعاتەکانی کارەبای نیشتیمانی نرخی کارەبای مۆلی داهلیەکانی زیاد کردووە. سەرۆکی لیژنەی بۆ دواداچوونی مۆلی داهلیەکان دەڵێت بۆ ئەم مانگا پێشبینی دەکرێت بۆ هەر ئەمپێرێک بڕی 15 تا 20,000 دینار لە هاوڵاتیان وەربگیرێت. مانجی ڕابردوو 315 کاتژمێر لە نێوان 12 و 750 تا 15 و 750 ئێستا ئەگەر بگاتە 400 کاتژمێر تەمان لەوان تەوەقع دەکەین لە نێوان 15 تا 20,000 بیت. کەمبوونەوەی سەعاتەکانی کارەبای نیشتیمانی لە هەولێر و گرانبوونی نرخی کارەبا بە سیستەمی پریپەید لە یەکە نیشتە جێبوونەکان نیگەرانی هاوڵاتیانی لێکەوتۆتەوە، بەتایبەت لەم وەرزی گەرمای هاوینە کە خواستی هاوڵاتیان لەسەر کارەبا زیاترە. ڕەنجە ڕەحمان، کورتساد نیوز، هاولێر.